هێزەکانی پێشمەرگە و ئاسایش ئۆپەراسیۆنێکی فراوانیان لە حەمرین و دەشتایەکانی تبجدا ئەنجامدا. مەبەستیانە لەم ڕێگایەوە ئەو جموجۆڵانەی ماوەیە کە داعش لە ناوچەکەدا هەیەی لە پەلوپۆ بخەن. جگەل لە دڵنیاکردنەوەی خەڵکی ناوچەکە لە پارێزراویان پەیامیش دەدەنە تێرۆریستان کە پێشمەرگە هەر کوێی مەبەست بێت پێی دەگات. هەماهنگێکی زۆر فراوان و قۆڵ و چڕ لە بین هێزەکانە هەیە، هەموو هێزەکان تەنان بە پۆلیسیشەوە ئێمە توانین تەواوی ئەم هێزان لە منتیقانە بجوڵێنین بۆ هەموو ئەگەر و گریمانەیە کە بێتە پێشەوە و ئەگەر دوژمنیش هەڵبژاردەی بەکردی بێ. ئەم ئۆپراسیۆنانە ئەمە گەیاندنی ئەو ڕاستیەیە هەم بە کۆمەڵانی خەڵک و هەم بە تیرۆریستانی داعش کە ئێمە لە هەر کوێ بمانوێت بە شێوەیەکی زۆر ئاسانە گەینەوە شوێنێک کە مەبەستمانە. ئۆپەراسیۆنەکەی پێشمەرگە و ئاسایش هەموو ناوچەکانی سەر دەریاچەی حەمرین و گوندەکانی عیون و تەپە و کەشکەوڵی ناوچەی تبج و باشووری قەرەتەپەی گرتەوە. ئەگەرچی سنوورێکی بەرفراوانە و داعش دەیەوێت بیکاتە مۆڵگەی خۆحەشاردانەوەی، بەڵام دەرگاکانی لێداخراوە. چەند ماوەیە جارێک کۆماڵێکی ئەو منتیقانە ئەو منفەزانە بدۆزینەوە کە لە ڕێگای ئاتوچۆیانە بووی بتوانین معالجەی بکەین و کۆماڵکردنی هێزەکانیشمان بۆ دڵنیاییکردنی خەڵکی کوردستانە و هەم دێهاتەکانیش بۆی بزان هەر کاتێ بمانەوێ ئێمە توانین بگەین ئەم ناوچێ. داعش هاتۆتەوە سنووری چیاکانی حەمرین و سەر دەریاچەی حەمرین. ئێمەش بۆ بە داداچوون و ڕێگریکردن و لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بە هاوبەشی بە بەردەوامی لەو سنوورانە بۆ بەرگریکردن لە خاکی هەرێمی کوردستان و پارێزگاریکردن لە سنوورەکانی خۆمان بە بەردەوامی شتێکی زۆر باشە بین ئەو سنوورانە بۆ بەداداچون و کۆنتڕۆلکردنەوەی ئەم ناوچانە و چکە ئەم ناوچانە لە ڕەسە ناوچەی کوردین و ئەبێ لێرە خەتی داعش ڕاگرین. بەپێی زانیاری هەواڵگریەکان کە دەستی کورتسات نیوز کەوتووە، هەندێک لەو داعشە پەرتەوازانەی مووسڵ و ناوچەی حەویجە هاتوونەتە ئەم سنوورەی بناری حەمرین و چەند جارێکیش هەڕەشە و کردەوەی تێرۆریستیان هەبووە. ئۆپەراسیۆنەکەی پێشمەرگە و ئاسایشیش بۆ ئەوەیە داعش نەتوانێت لێرە سەر بەرزکاتەوە. سامان کەریم، کورتسات نیوز، حەمرین.